ئەندامانی دەستەی پێشووی ناڕەزایەتیەکانی قەزای دەربەندیخان هۆشداری بە حکومەت دەدەن و ڕای دەگەێنن ئەگەر پەلە نەکرێت لە جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەست پێ دەکەنەوە. سەرەڕای ئەوەی حکومەت 10 ملیۆن دۆلاری بۆ جێبەجێکردنی خواستەکانی دانیشتوانی قەزای دەربەندیخان تەرخان کرد، بەڵام چالاکوانان دەڵێن ئەگەر پارەکە بۆ چارەسەرکردنی گرفتەکان خەرج نەکرێت ئەوە هیچ سوودێکی نابێت. ئەوەی کە ئێمە لە ئیدارە و بیستمانە و محامی کە لە دەربەندیخان ئەو محامێک کە لەگەڵ ئێمە دامانەوە کە چاودێری پرۆسەی تەواوکردنی خیتاب زەمانەکە بکە، جۆرێک لە قەناعەتی لا بووە کە ئیشەکان کراوە، بەڵام ئەوی شەڵێ ئیشەکان بە شێوەیەکی سستەڕوە، بۆیە لە کەناڵەکەی ئێوە جارێکت داواکەین لە بەڕێز جێگری سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان کاکوبار تەڵەبانی ئەو بەڵێنانەی داوێتی و ئەو متمانەی کە لە نێوان خەڵکی دەربەندیخانی حکومەتە دروست بووە بیپارێزن. یەکێک لە داواکاری خۆپیشاندەران پاکشکردنەوەی ئاوی شارەکەیە، بەڵام ماوەی 2 مانگە دانیشتوانی شارەکە لە چاوەڕوانی دەستپێکردنەوە و تەواوکردنی ئەو پرۆژەیەدان، بەڵام تا ئێستا هیچ جۆرە پێرە و پێشچوونێکی بەخۆوە نەبینیوە و ئەمەش هاوڵاتیانی نیگەران و بێهیوا کردووە. ئەلبەتە لە ماوەی 2 مانگی ڕابردووە یەکێک لەو بەڵێنە جدیانەی کە بە ئێمە دراوەکو چالاکوانانی دەربەندیخان هاتنەوە سەرکاری کۆمپانیای ئۆهیتان بوو کە دەست بەکارکرد نەکاتەوە، بەڵام هەتا ئێستا وەکوتم هیچ ئاسۆیەکی ڕوون نییە کە ئەو کۆمپانیا بگەڕێتەوە بەکارکردن. بۆی ئێمە وەکو چالاکوانانی دەربەندیخان ئەوە ڕاگەیەنین کە دەستکردنەوە بە ناڕزایەتەکانی دەربەندیخان و هاتنەوە سەر شەقام ئەگەرێکی کراوەیە لە بەردەمی ئێمەیەوە لە کاتێک ئەگەر ئێمە دڵنیای ئەوە وەربگرین کە کۆمپانیای ناوبراو بە دڵنیایەوە ناگەڕێتەوە، ئەوش بەشێکە لە ئەو ململانە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ و بە دڵنیایەوە ئێمە ناڕزایەتەکەمە لەسەر شەقام دەست پێکەین و جارێکی تر دێنەوە سەر شەقام بۆی کەوا ئەو داواکارە سەرەکیانەی کەوا ئێمە هەمانە جێبەجێ بکرێت. یەکێکی دیکە لە داواکاریەکانی خۆپیشاندەرانی ئەو کات و چالاکوانانی ئێستای دەربەندیخان پرسی نۆژەنکردنەوەی هۆڵی نەشتەرگەری قەزاکەیە کە بەهۆی بوو مەلەرزەکەی ساڵی 2017ەوە هۆڵەکە گرفتی بۆ دروست بوو، هیچ جۆرە نەشتەرگەریکی تێدا ئەنجام نادرێت. هەرچەندە کارکردن لە نۆژەنکردنەوەی هۆڵەکە دەستی پێکردووە، بەڵام کارەکان بە سستی دەڕوات و ئەمەش نیگەرانی دروست کردووە. لەگەڵی شیابەداخەوە سەرەتا کە دەستیان کردوتە ئیشکردن لە بنکەی نەخۆشخانەی هەوارە بەرزە، ئەوەش ئیشوکارەکان سست بۆ وەکو پێویست ناڕوا لە چوارچێوە وعد و عودانیە. بۆیە ئێمە لەگەڵ قایمقامی قەزای دەربەندیخانە کۆبووینەوە لەگەڵیانە قسەمان کرد ئەگەر ئەو گرفتانەی کە ئێمە لە سەری دانیشتوین بۆمان چارەسەر نەکرێ، جارێکی تر ئێمە ڕێگەی مەدەنیەگرینە بەر و دەسەکەین بە چالەکیەکانمان. و لێرەوە داوا ئاراستەی بەڕێز جێگری سەرۆکی حکومەتەکەین، پەشیمان نەبنەوە لەو وعدەی بە دانیشتوانی شاری دەربەندیخانیان داوە، پەشیمان نەبنەوە لەو وعدانەی کە بە نوێنەری خۆپیشاندەرانی دەربەندیخان و بە شاری دەربەندیخانیان داوە بۆی کە لە ڕێگەی ئەو 10 ملیۆن دۆلارەوە گرفتی ئەو دەربەندیخانە چارەسەر بکرێت. یەکی شوباتی ئەم ساڵ خۆپیشاندانی قەزای دەربەندیخان دژی خراپی و کەمی خزمەتگوزاریەکان دەستی پێکرد و 1 مانگ و چەند ڕۆژێک دانیشتوانی شارەکە لەسەر شەقام بوون، بەڵام دواتر لایەنە ئیدارەکان بەڵێنی چارەسەر و تەرخانکردنی 10 ملیۆن دۆلاریان بە شارەکە ڕاگەیاند و بەو هۆیەوە خۆپیشاندانەکان کۆتایی پێهێنرا و ئێستاش بەهۆی جێبەجێ نەکردنی بەڵێنەکان ئەگەری سەرهەڵدانەوەی ناڕەزایەتیەکان هەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.